چەند نەفرن لەو مارەی؟ هەژاری و نەداری بەرەو چیە ماڵەی گرتووە و ژیانی لێتاڵ کردوون. ساڵانێکە ژیان لە ناسۆری و مەینەتیدا دەگوزەرێنن. ڕۆژگار و شەوگار دایکی منداڵەکان لە خەمی ئەوەدایە چۆن کرێی مانگێکی خان و دابین بکات و منداڵەکانی لە کەوتنە سەر شەقام بپارێزێت. خات و مەکتومە سادق کە دایکی 5 کچ و کوڕێکە سەرباری هەموو ئەمانە حەیران ماوە چۆن بتوانێ دەرمانی کچە نەخۆشەکەی دابین بکات. کرێچینە کرێمان 300,000 ئەف نەفەرین بەیعمان نییە قەردارین نەخۆشمان هەیە تەلەبەمان هەیە ئاواتی مردن دەخواز ژیانمان زۆر قورس. نام لە خوێ خۆزانە یارمەتیمان بدەن هاوکاریمان بکەن خانێکمان لۆ بکەن لەو کرێچاتی ڕزگارمان بکەن لەو عەزابە ڕزگارمان بکەن. گەیەکمان کرێ خانیە دەن خانی فڕۆمان داتە دەرێ دەسات ساری شوێمە خۆم لێ ناکەوی لە خەم و خەفەت لە بە نەبوونی لە بەیەش بازار و بەخۆشم لە خۆشم لە کچێم سەرعی هەیە داوای هەموو شتێکم لێ دەکەن ناتوانم هیچیان بۆ بکەم. خەفەتان بەس دەگریان بەس خەفەت دەخۆم بەس ئاواتی مردن دەخوازم. ماوەک ئیشم دەکرد بەس ئیشیش کاتیە. منداڵەکانی ئەم خێزانە لێ قەوماوە دەڵێن دوای نەمانی باوکمان ژیانمان لێتاڵ بووە. ئاواتی گەورەی ژیانمان ئەوەیە لە کرێچێتی ڕزگارمان بێت و چی دیکە باری گرانی کرێچێتی پشتمان نەشچێنێ. هیچ کوچێکمانە ئەوی براکەم ئیش دەکاتن لە دەی خۆی دەگرێت جار بە پێیان هاتوویەکە ئیشەکەی لە بازارێ لە قەیسەری لێ ڕا بە پێیان دێتەوە سبەینا بە پێیان دەچی وانەش بە پێیان دێتەوە پارەکە دێرە باسەرف نەبی 200,000ەکە ئەوی دیکەش خێرخوازەگە لە بۆ ما بینیشنیان شتێشەی ماڵی دەفرۆشینە سەردادرین و دێرن بە کریخانەکەن دەفعی بدەین ئەوی دیکەش قەرد دەکەین ئەوەی نەقز بتین ئێستا پاری ئەو کار بەش قەردارین بەجددی کرێسیاتی زۆر ناخۆشە ئەنی وەز ئەمان زۆر خاپە لە کرێسیاتی ئەگەر خانێکمان لە بۆکەن یەک غورفەش بقەینە بەس ئی خۆمان بدەست کرێسیاتی ڕزگار بین. یەک غورفەش بی؟ یەک غورفەش بێتەمانەوێ بەس لە کرێسیاتی ڕزگار بوون چکە بەجددی کرێسیاتە پشتی مێشکاندیە لە مێژە وایە بەس ئەم کاتانی کە باکۆنمە خراپتر بوو ژیانمان چکە هەمووان ئافرەتی دەسەڵاتێکمان نییە یان یەگەوەی خەڵک یارمەتیمانە نەدا هیچ نییە بخۆن هیچ نییە سەرف بکەن پارە نەبووی لەبەرەوە وازمێنە. ئەم منداڵەش دەڵێت لەبەر کرێی پاس و نەبوونی پۆشاکی قوتابخانە بێبەش بووم لە خەونی خوێندن ئێستا بە ئاواتی ئەوەم بگەڕێمەوە قوتابخانە. تۆ بۆ واز لە خوێندن هێنا؟ لەبە بێ پارەی پارە نەبووی بیدەمە پاس و ئەوانە جلک بکڕم. واز لێینە؟ بەڵێ. لە مەکتەب باش بووی؟ زۆر زیرەک بووم حەزم لە ئێستا بچمە بەس پارە نییە. لە سەر چەند وازتینە؟ لە پۆلینەوە بووم وازمینە نەمتوانی بچمەدا لەوێ زۆر ناخۆش بوو هەموو دەرجای پاسەکە داوای پارەیەکت پارە نەبووی تر لەبەرەوە وازمینە. ساحب خانێکی فرۆش. ئەم خێزانە پێویستیان بە دەستێکی میهرەبان و هاوکاریە بە چاوی پڕ لە فرمێسک دەڵێن نازانین چۆن قەرزەکانمان بدەینەوە هیچ موچەیەک و سەرچاوێکی دەهاتمان نییە و لە پاش ڕەحمی خوا چاومان لە دەستی خوا پێداوانە. ئەمە نمونەی هەزاران خێزانە کە بەدەست نەبوونی و باری سەختی ژیانەوە دەناڵێنن هەرچی کار بەدەست و بەرپرسانیشن لە حاڵی ئەم هەزاران خێزانە بێ ئاگا و بێباکن چونکە خۆیان تێرن و ئاگایان لە برسی نییە. ئیبراهیم زیاد، کەناڵی پەیام، هەولێر.